داوا لە هەریەکە لە سەرۆکایەتی پەرلەمان و سەرۆکایەتی هەرێم و لایەنە پەیوەندیدارەکان دەکەین کە ئەم خاڵانە جێبەجێ بکەن. یەکەم، بڕیاردان لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بۆ خولی شەشەم لە کات و ساتی یاسایی خۆیدا کە بەپی یاسای سەرۆکایەتی هەرێم پێویستە لە ڕێگەی فەرمانێکی هەرێمەوە ڕۆژی هەڵبژاردن دیاری بکرێت و کۆمیسیۆن دەستکا بە ئامادەکارەکان بۆ بەڕێوەبردننی پرۆسەکە. خاڵی دوو، داڕشتنەوە و پێگاتەی کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی، ئەمەش بەرمەبنای یاسای ژمارە 4 ساڵی 2014 تایبەت بە کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی. خاڵی سێم، هەموارکردنەوەی یاسای ژمارەیەکی ساڵی 1992 تایبەت بە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بە ڕەچاوکردنی دید و سەرنجی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی. خاڵی چوارەم، دانانی کارنامەی هەماهەنگی لە نێوان کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردن لە عێراق و هەرێم تا بتوانێت سوود لە توانایان وەربگیرێت و کار بە سیستەمی بایۆمەتری بکرێت هاوشێوەی هەڵبژاردننی 10 ئۆکتۆبەری ساڵی ڕابردووی پەرلەمانی عێراق. خاڵی پێنجەم، بە نووسراوی فەرمی حکوومەتی هەرێمی کوردستان داوا لە نێدەری تایبەتی سکرتێری گشتی نەتەوە یەکگرتوەکان و تەواوی کونسوڵخانە و سەفارەت و نوێنەرایەتی وڵاتان بکە لە عێراق و هەرێمی کوردستان پاڵپشت و پشتیوان بن بۆ چاودێریکردنی پرۆسەی هەڵبژاردن، ئەمەش بە ئامانجی ئەوەی پرۆسەیەکی پاک و نەزیه بەڕێوە بچێت بۆ هەڵبژاردننی خولی شەشەم. خاڵی حەوتەم، شەفافێتی تەواو هەبێت لە پرۆسەی هەڵبژاردن و سەرجەم دەرگاکانی شەفافێت لە بەڕێوەچوونی پرۆسەی هەڵبژاردن لە بەردەم ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و شارەزایانی بواری هەڵبژاردن بکرێتەوە.